لە پاش ناوبڕەکەەوە جارێکی سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامی لە بەرنامەکەمان لەسەر ئەو تون و تیژانەی کە لە ناو هەڵبژاردنەکانە یاخود لە کاتی پرۆسەی بانگەشەکردن بۆ هەڵبژاردن ڕوئات ڕای هاوڵاتیانە پرسین ئێوەش لەگەڵمانە بن. گەورەترین کارە ساتە هەر زۆر عیبە لەسەر وڵاتەکەمانەکەوێت لەسەر میلەتی کوردەکەوێت ئەوانە هەستی کوردایەتی و هەستی نەتەواتیان تیانێ بۆ ئەوکار. ئەگەر ئێمە بنووسێتەوە بە مێژوو ئەم ڕۆژگاری ئێمە ئەبێت چی تیا بنووسینەوە بنووسی ئێمە لە کاتی هەڵبژاردنەکانە تەقەمان لە یەکتری کرد. وڵاهی عیبە زۆر عیبە. ئەوە شتێکە قەت کۆ نابێ و هەموو ساڵە بۆ ئەو ماڵە ناخۆشە هەرکە ئینتیخاباتی هەڵبژاردنێک ئیتر خەڵق بیرەکەوێتەوە کە ئەو شتە بەچی کوژراوە. ئێستا هەنێ خێزان هەیە ئەڵێن ئەچینە دەرەوە کەچێڵێ وەڵا ناوێریم بچینە دەرەوە لە بڕی کە تەقەیە و سیارێ بەسەری ڕوات و وڵی ئەوە داوا لە هەموو لایەنەکانەکەم ئەم جارش دووبارەیەکەم و داوا لە هەموو لایەنەکانەکەم لە هەر هەمویان داوایان لێکەم و وەکو برایە پێیان ئەڵێم با تونند و تیژی نەمێنێت چونکە ئەبێ هەمومان دوایە چینە سەر ئەو مێزەکە دانیشین. هیچ کاتێک پێویست ناکاتون و توژی بکەیت بەرامبەری هیچ کەسێک ئایا بێکێتی بێ یا پارتی بێ یا گۆڕان بێ هەر کەسە بێ هەر کووردە ئەگەر بەرامبەری میلەتی مەسەڵەن وەکو عەرەبیا فارس یا تورک ئێمە بەرامبەری ئەمانە بگرین بە هەر حاڵ قەیناکە جیاوازی بکەین بەس ئایا من پارتی بێ یەکێتی بێ هەر کورد بە بەلای منەوە یا گۆڕان بێ هیچ کێشێکی نییە بەلای منەوە. کاتێنە کەسەکەی ڕاگەیاندنەکان خەڵک هێم نەکەنەوە لەوەی کە توندتیژی نەکرێت. نە ڕاگەیاندنەکان من حەز ناکەم ناوی هیچ لایەن بێنم بەڵام تیان نایە وتەی تون و تیژ بەکارێنن تێگەی ئەوەش خەڵک زیاتر تونتر ئەکات و کاریگەرێ بێت لەسەر خەڵک. من نەیبینم شەوانە لە ناو شارەکانە بە فەرتەناش و هۆرێن لێدان و بۆ نمونەی شەو لە شوێنەکە تەقەکردن بەسەر خۆمانەوە ئەمە شتێکی عیبە پێویست بە من ناکە کاکە تۆ فەرموو پەنجە هەموو شتێکە بۆ تۆ دەنگدان هەموو شتێکە بۆ تۆ هەڵێ سەنگی مەحەق دەنگدانە کاکە کەی پێویستەکاتەوە بە فەرتەناش و دەعام و یعنی خەڵکی ئیزعاجەکەی هەندێک کەسێکا کە عەسابی تەوانێ بارێک خراوەکانش نەبێ بۆ نمونە زەلامیان بینیەوە ئیمشەو کوردێکمان لەگەڵا بووین لەناو سیارە ئەو کابرا تەقەکردەوەی بکەوە شوێنی با بیگرم وهاوا بکەم یعنی خۆ پەیوەندی بە هیچ ڕێکخراوێک شوێنەوە بەخوا ینی شەرت نییە بەس ڕێکخراوەکان یا حیزبەکان یا ئەمانە خەڵک بکوژن یا من مەبەستمەوەی کەوا خەڵک ئیزعاج نەکەی دەنگدان سەنگی مەحەکە پێویست بۆ ناگاتەوە هەموو ڕۆژێ فەرتەناش و ئاڵا هەڵکردن و نازام چی ئەمانە و تەقەکردن و نازام شتی ناشتین هۆرێن لێدان و خەڵک ئیزعاج بکەیت پێویست بکەی کە پێویست دەگاتەوە من تۆ ئیزعاجکەم ئێمە لە کاتی حکوومەتی بەعەسا هەرچی نەشێ کردمان لە پێناوی ئەم کوردستانە باو باپیری ئێمە بە خوێن بە ماڵ بە هەموو شتێک ئێمە ئامادە بووین لە پێناوی ئەم کوردستانە ئایا ئیساتێن چی پێویستەکە ئێمە بەرامبەر یەک بورین شەڕەپەڕۆیە شەڕەت فەنگ یا خەڵکی ئیزعاجکردن یا من کەسێک ئیزعاجکەم لە خۆم چی ئیسفادەیەکەم. تەسەوڕم وایە دڵنیام لەوەی کە ئەمە تەوجیهی سیاسی نییە کە بە بەرنامە ڕێژی ئەمە کرابێت لەوانەیە لە هەموو لایەنە سیاسیەکان کۆمەڵێک گەنجەیە حماسێکی زیاد لە ڕادە بەدەریانە بێ ئێمەش لە ئاسێکی سەقافی وا بەرزانین بە ئام بەڕاستی بتوانین بانگەشە بە شێوەیە مەدەنیانەکەی بکەین لای ئێمە غەڵەت کەوتوێتەوە وازین بانگەشەوەی پەڕۆکە بگرە بەدەستەوە بڕۆ ئیهانەی بەرامبەرت کە هێشتا کللتوری یەکتر قبولکردن لە ئێمە تۆزێ قورسە ماویشێتی بۆیە دڵنیام لەوەی ئەمە تەوجیهی لایەنی سیاسی نیە تەوجیهی شەخسیە گەنجێکە لەوانەیە حماسێ بۆیە من دووبارە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ ئیستیسناکەم کە تەوجیهی کادر و ئەندامەکانیان بکەن ئەم پرۆسەیە ماوەیەکی کەمی ماوە 5 ڕۆژێک بەهێمنی بیبنە سەر وەک خۆشە دوتر بۆی بتوانێت و مێژوە بە جوانی بنووسینەوە بەڕاستی شکۆ ئەبێتە پەڵەیەکی ڕەش لەسەر پرۆسەکە بەگشت. بالفعل خۆی دوێنێ شەو من لە ماڵ نەبووم 12 شەو هاتمەوە کوڕێکم هەیە 7 ساڵە وەرە کاران وەرە ئەمە کاروانیشە ناوی کاروانیشە ناوم کاروانیان ئەمە 12 شەو چوو ماڵ لە ماڵ نەبوو من شۆ گەڕێم ئەنوع بنکە هەیە ئەنوع شوێن هەیە قەڵەباڵغی هەیە هەر لە خۆمەوە ڕۆشم بەرودەبەردێکی سەرا بینیم دوای بینیم علەم و پەڕۆمەڕۆژی زۆری پێ بوو هەموو حیزبەکانی لێگرتە بووم ئیتر ئەو تا بینیمەوە تا دۆزیمەوانێ شێت بووم جا ئەو خەڵکش بۆ کوڕەکەی خۆی ئاوایە بەسە تونوتیژی بەسە تونوتیژی چاوەڕێی دراوسەکەمان بگەڕێتەوە بەسە تونوتیژی چاوەڕێی باخۆم بەسە تونوتیژی چاوەڕێی براکەمەکەم بێتە ماڵەوە بەسە تونوتیژی لەبەرەوەی من چاوەڕێی براکەمەکەم بەسە تونوتیژی من چاوەڕێی کوڕەکەمەکەم بەسە تونوتیژی چاوەڕێی براکەمم بەسە تونوتیژی چاوەڕێی باوکم. بەڵێ زۆر ناخۆشە کاتێ سبینێ لە تۆ پرسن کوڕەکەت یاخود خێزانەکەت یا بۆ دراوسەکەت بەچی مرد
تۆ وەڵامەکەی تو ئەمە بێت بڵێ لە کاتی پرۆسی بانگەشەی هەڵبژاردنە بە فیشەشێکی وێڵ یاخود بە تەقەکردن ئەم کەسە شەهید بوو بەجێ هێشتین. لە کاتێکا کە ئێمە وێنی با بڵین ئەم بەرنامەیەمانە کرد هاوڕێم ڕۆژگار لەو لاوەتی شعرێک پێویستی بەم بەرنامەیە هەیە بەڵام حەز ناکەم ئەم جارە خۆم دەرکەوم ئەم شعرە بخوێنەرەوە. بەتەنیشتمان بڕۆ هاوڕێ باسنجی من قەڵغانت بێ بەم هاوینە چ فیشەک بارانێکە ئاسوودەیمان گوزەشت پەنجەی شایەتمان خوێنی لێ چۆڕێت ئەم سنووخانە چه ئافاتێک دروست دەکەن ئەم پەڕۆیانە چەند بێباکن لە مردن سیمای ئەم شارە چەند شەڕی تر ئەبینێت ئەم مردانە چەنە ناکاودێن زۆر کت و پڕدێن بەتەنیشتمان بڕۆ هاوڕێ تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک تێبین و خواتان لەگەڵ. بەسە تونگ و تیژی بەسە تونگ و تیژی چاوەڕێی دراوسەکەمان بگەڕێتەوە. بەسە تونگ و تیژی چاوەڕێی باخۆش بەسە تونگ و تیژی چاوەڕێی براکەمەکەم بێتە ماڵەوە. بەسە تونگ و تیژی لەبەرەوەی من چاوەڕێی براکەمەکەم. بەسە تونگ و تیژی من چاوەڕێی کوڕەکەمەکەم. بەسە تونگ و تیژی چاوەڕێی براکەمم. بەسە تونگ و تیژی چاوەڕێی باوکم. پێچی سووری شەو هەڵەدەن نیشتێمانە یان کاڵایە و بازرگانی پێواکەن لە وڵاتە جەنگ و جوانی دوو هەڵاوی یەک هەناسەن لە کام لاوە تەماشاکەن درۆ ڕاستی یەک پێناسەن